سڵاوتان لێبێ و کاتتان باش مامۆستا گوتی دەستخۆشکردنەکە فەرزە باسرە تا دەستخۆشی لە تیمی ستاندەر دەکەین بەجددی هەوڵەکی باشیان داوە کۆڵ نەدارانە چەندین جار ئامادەبوون لاوە ئەوە شتێکی دڵخۆشکەر بوو دووبارە دەستیان خۆشبی دەمێ هەموو بابەتەکان ئەوەی کاک عەلی و مامۆستا باسییان کرد و لەگەر دکتۆر ڕائەتکە زیاتر پەیوەندی بە محکەمەی اتحادیە بوو لە چەند خاڵێک کۆ بکەمەوە سەرەتا لەوە دەست پێ بکەین ئیمە خەلدوون قسەی جوانی هەیە لەسەر دەوڵەتداری لە مقدمەی کۆمەڵێک شت لەسەر دەوڵەتوانە دەورژێنی قسەی جوانی هەیە دەڵێ دەوڵەت سەرەتا کە دەست دادەمەزرێ دەست پێ دەکا باجی کەمە و داهاتی زۆرە بەڵام کە دەوڵەت بەرەو ڕووخانە باجی زۆر لە خەڵک وەردەگری بەڵام داهاتی کەمە ئێستا ڕێک ئەوەی حکومەتی هەرێم لەو حاڵەتەیدایە بەداخەوە ئەگەر ئەوان بزانن ڕاستی ئەگەر تۆزێک لە مێژوو بڕوانن هەر بۆ خۆیان بۆ مانەوەی خۆیان کۆمەڵێک هەنگاو دەنێن کە ببێتەوەی درێژە بە تەمەنی خۆیان بدەن بەڵام چونکە ئەزمموی مێژوو ئەومان پێ دەڵێ کە ئەوانەی کە ئێستاوان پێدا تێپەر دەبن بە دڵنیاییەوە لە سەرمەرگ جا ئەوەی کە ئایا هەرێمی لەگەڵەیان بەس ئەوانن ئەو بابەتێکی ترە من پێم وایە هەموو هەنگاوەکان دەوەستێتەوەی کە قەراری نێودەوڵەتی لەسەر چەند ئەوەی دەمێتەوە بۆیە مامۆستاوەی کە گوتی ئەم هەڵبژاردنە چارەن و سازە بەجددی ئەم هەڵبژاردنە زۆر چارەن و سازە چونکە هەنگاوی نێودەوڵەتی تەمەشای ئەوەی تۆ بزانی چ دەکەی و هەنگاوەکانی داهاتوو چۆن دەبی ئەگەرنا ئەوانەوەکو برادێک لە یەکێک لە سنتەرەکانی توێژینەوەی ئەمریکی کار دەکات لە ئەمریکا گوتی نزیکەی 4-5 مانگ دەبی بە هیچ شێوەیەکی لە ناوەندەکانی توێژینەوەی ئەمریکا ناوی دەسەڵاتدارانی کوردی نهاتووە کەواتە ئەوانە بەجددی نامۆ بوونە و هەنگاوی داهاتوو هەڵبژاردن و کارکردن شتێکی چاکە بەڵام بێگومان ئاستەنجی گەورەشەیە یعنی ئێمە وانەزە دەرفەتی باشیش هەیە دەرفەت ئەوانەی کە لە ئەو قرارانەی محکەمەی اتحادی و دوجار ئەوانەی کە ئەوەی کاک عەلی باسی کرد نزم بوونەوەی وەکو ئاستی وانە ساڵ بە ساڵ و لە رێژی ئەوانە دەرفەتی گەورەن بەڵام ئاستەنجیش هەیە چونکە ئاستەنگەکان دڵنیام ینی بەبێ تەدەخولی ئیقلیمی نابێت چونکە ئێران کوتلەک لێرە کار دەکا ڕەنگە لەوی باشتری دەست نەکەوی ببێتە بەدیل بۆ ئەوان تورکیا کوتلەک لێرە کار دەکا ڕەنگە لەوی باشتری دەست نەکەوی ببێتە بەدیل بۆیە بێگومان تەدەخولاتی ئەقلیمی ئەوانە زۆر دەبی بۆ ڕێک بەڵام ئەو مانای ئەوە نییە کار نەکرێ مانای ئەوە نییە بۆیە بە دڵنیایی و هەنگاوی داهاتوو هەنگاوی ئەوەیە کە کورد ئەوەندەی کە تێبینیم کردیە بە درێژای مێژوو خاڵێکی زۆر نەرێنی لە بیرکردنەوە و دەتوانین بڵێن بوویتە دەروون لە دەرونی تاج کوردایەویش ئەوەیە کە زۆر کەم ینی هەر کەسە خۆی دەوێت شت بی ئێستا یەک لە گرفتە هەرە سەرجیەکانی کە هەتا معارەزەش ناتوانانی بەیەکەوە کار بکە ئەوەیە دەوێت خۆی ڕقم یەک بی کارکردن بەو شێوەی ناکرێ بەڕاستی بۆیە گرنگە تیمێک چەند تیمێک دروست بکرێ نەک تیمێک چەند تیمێک دروست بکرێ لێکۆڵینەوەی باش لەوانەیە کە دەرفەتەکان چۆن دەتوانین بەکار بێنین و ئەو ئاستەنگانە چینە چۆن دەتوانین ئاستەنگەکانیش تێپەڕین بەلای کەمی بتوانین دەنگێکی با چونکە کە ڕقەمەکی باش نەبووی بەڕاستی هەتا لە ناو پەرلەمانیش ڕقەمەکی باش نەبووی ڕەنگە ئەو کاتە بۆ ئایندە نەتوانین بەڕاستی سیقەی زیاتری هاوڵاتی بەدەستبێنین بۆی ئەوانە گرنگن کاری لەسەر بکرێ و دووبارە دەستخۆشی لە هەر سێ بەڕێزان دەکەم کە لێرە قسەیان کردووە لەگەڵ تیمی ستاندەر کە لە بەختە کاریان کرد دەست